بەشێکی زۆر لە یاساناسان و دادوەران لە ئەدا و کاری دادگا و دەسەڵاتی دادوەری ڕازی نین و پێیان وایە دەستێوەردانی حیزبی زۆر دەکرێت. حاکم شەگلەتیف دەڵێت لە دوای ساڵی 2010ەوە بێشەرمانە دەزوەردان لە دەسەڵاتی دادوەری دەکرێت و هیچ سنوورێکیان نەهێشتۆتەوە بۆ پاراستنی سەروەری یاسا. دادگا لە کوردستان بەڕاستی ڕۆژ بە ڕۆژ خراپتر دەبێت. ئەنێمان بۆچی باس کرد ئەگەر نەوەتەکان بێنینە پێشەوە نەوەتەکان کە بەقای سەردەمی دادگای سەدام بوو کارچەندە دادگای سەدام نمونەی نەبوو بەڵام تۆزێ هەیبەتیە بوو ئەم مەسئولانە کە لە شا خاتنەوە جارێ بخوان ئەوەنە بچووک بوون ئەوەنە گەورە نەبوون تۆزێ شەرمیان دەکرێت تدەخل لە قەزایە بکەن بە شەرمەوە جوابیان دەناربێن سەردانی ڕیسی محکەمەکەن هەرە گەورەکانیان بەڵام چی بوو وردە وردە هینیان کرد بە تایبەتی لەو سەردەمەی کە ئیتر محکەمەی تەمیزیان دابەش کرد لێرە دروستکرا ئەوە فورسەتێک بوو کە لێرە محکەمەی تەمیز بەتەواتی تەدەخلی تیا بکەن و لەو لاش تەدەخلی تیا بکەن کە یەکیش گیرایەوە بەڕاستی بە هەمان شێوە تەدەخلات دەستی پێکرد جاران بە شەرمەنانە تەدەخلاتیان دەکرد بەڵام لە دوای 2010 بە عەلەنسەلایانی کردویانە بە محاسەسە لە هەموو دامودەزگا دادوەرەکانیش ئێستا بڵێن لە محکەمەی فیدرالی و لە هەموو دامودەزەکان بە محاسە دەیکەن ئەو بەستاندارانەی باسم کرد لە هیچیانان نییە بۆ نمونە ئەوەی موازنەکە موازنە ئێستا حکوومەت دایدەنێ تاعینات لە معادی قەزایی تەدەخلات هەیە بخۆشیان دەڵێن یەکی دی و پارتی بە تەسکیە خەڵک دادەنێن. دابەشبوونی دادگاکان لە نێوان هەولێر و سلێمانی و جیاوازی لە بڕیارەکانیان بەشێکی زۆر لە یاساناسانی گەیاندووە بۆ باوەڕەی دەسەڵاتی دادوەری لە ئاستێکی نزمدایە و ئەوەش کارەساتە بۆ وڵاتێک یاسا بە ئاشکرا دەستێوەردانی تێدا بکرێت نەک لە کوردستان بەڵکو لە عێراقیش هەمان شت دەبیندرێت. هەرێمی کوردستان یا عێراق ئەمە زۆر زەحمەتەکەوە بتوانیت تۆ دەسەڵاتێکی قەزایی سربەخۆ دروستکەی لەبەرەوەی ئەم دەسەڵاتە لەژێر هەژمونی دەسەڵاتی تەشریعی یا تەنفیزیدایە و لە دەرەوەی ئەوانی لە توێر هەژمونی لایەنە سیاسەکاندایە حەق و پێ کاریگەری لایەنە سیاسەکان لەسەر پێکاتەکەی دەوری ئەساسیە ئیترکە لەسەر پێکاتەکەی دەوری ئەساسیە بێت لە هەمان کاتدا لە ڕووی وەزیفەکەیەوە کاریگەری سلبی دەبێت لەسەری وێ ناتوانێت وەکو پێویست دەور بینێ ئێمە دەبێت دەسەڵاتێکمان هەبێ بەکردەوە سربەخۆ بێ کە خۆی ئیدارەی قەزا بکە لە گرنگترین شیشی ئەوەیە مەسەن میزانیەکە هەر ئەوەندە نیە خۆی میزانیەکە دابنێن نەخێر متابعەی جێبەجێکردنی میزانیەکەش بکە. شارەزانی یاسایی دەڵێن قورسە گۆڕانکاری لە دەسەڵاتی دادوەریدا بکرێت و ئەو سیستەمە حکومڕانیی کە یەکێتی و پارتی پەیڕەوی دەکەن ڕێگە بە گۆڕانکاری و سربەخۆبوونی دەسەڵاتی دادوەری نادات بەڵام ئەگەر نیەتە کە بێت بۆ گۆڕانکاری چەند مانگێکی کەمی پێویستە بۆ هەڵبژارنەوەی دەسەڵاتی دادوەری و بە دوور لە دەستێوەردانی حیزبی بەڵام ئەوە کارێکی مەحاڵە و خواستی حیزبە باڵە دەستەکانی لەگەڵدا نییە. ڕامیار عوسمان کەناڵی پەیام سلێمانی.